ئەمە بەغدای پایتەختی عێراقە، ژمارەیەک نێری برسی بە چەند سیارەیەکەوە دوای کچێکی داماو کەوتون. بڵاوبوونەوەی ئەم گرتە ڤیدیۆیە کاردانەوەی زۆری لە سۆشیال میدیا عێراقیەکاندا لێکەوتوتەوە. ڕووداوەکە لە شەقامی تانکی ناوچەی داودی بەغدا بووە. دیمەنەکە وەک چالاکوانان و ئەو کەسەی تۆماری کردووە دەڵێن بەیانیکی زوو بووە. دەستدرێژیکردن و جێچەڵی سێکسی بە کچان لە عێراق بۆتە دیاردەیەکی مەترسیدار. کچان ناتوانن لە بەغدا و شارەکانی دیکە بە ئازادی بچنە بازار، بچنە کافەیەک دانیشن، دەیان گەنج لێیان کۆ دەبنەوە، داوای ژمارەی مۆبایلیان لێ دەکەن، داوای سۆشیال میدیایان لێ یەکەن. ئەگەر پێشیان نەدەن قسەی نەشاویان پێ دەڵێن یاخود جێچەڵیان پێیەکەن. هەرچەند ڕۆژێک لەمەوبەریش لە دیوانیە و لە بنکەیەکی پۆلیس ئەفسەرێک و سێ کارمەندی دیکە لەسەر دەستدرێژی کردنە سەر کچێکی تەمەن 26 ساڵان دەستگیر کران. ئەم ڕووداوەش تووڕەیی زۆری بە دوای خۆی دایەنە. ئەفسەر و پۆلیسە ئێشگرەکانی بنکەی پۆلیسی نازە دوای کوژانەوەی کامێراکانی چاودێری تۆ سێرکە دەستدرێژی دەکەنە سەر ئەو کچە کە بە شێوەی کاتی لەو بنکەیە ڕاگیرا بوو. وەزیری ناوخۆی عێراق ناچار بوو لە ژێر فشارەکان تەداخول بکات و ئێستا هەمویان دەستگیر کراون. باشە لەلایەن پۆلیس و یاساوە ئاوا مامەڵەت لەگەڵدا بکرێ، ئیتر شتێک ڕووبدات خەڵک پەنا بۆ کوێ بەرێت لەم عێراقەیە. بە جۆرەی ئاماری ڕێکخراوەکانی بواری ئافرەتان تەنها لە ساڵی 2025دا زیاتر لە 800 حاڵەتی دەستدرێژی لە ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراق تۆمار کراوە. زۆر حاڵەتی دیکەژەیە کچان ناوێرن ئەسڵەن ئاشکرای بکەن لە ترسی عورفی عەشایەری و هەڕەشەی بنەماڵەکانی. ڕووداوەکەی بەس ڕەشتان بیرە لە ئانگی سەری ساڵی ئەمساڵ بە کۆمەڵ دەستدرێژی کرایە سەر کچێک و دواتر نزیکەی 20 کەس دەستگیر کران. ئەم ڕووداوەش وەک هەموو ئەوانی دیکە تەنها لە کاتی خۆیدا بووە مەوزوع و دواتر دۆسێکە کەس بیریشی نەما. بۆیە ڕۆژ لە دوای ڕۆژ ئەم ڕووداوانە لە عێراقدا دووبارە دەبنەوە. خۆمەترسیەکە هەر ئەوە نییە ئەو گەنجانی شارەکانی ناوەڕاست و باشووری عێراق بەو شێوەیە لە ناوچەکانی خۆیان مامەڵە لەگەڵ کچان و ئافرەتان دەکەن کە دیێنە هەرێمی کوردستان و ناوچە گەشتیاریەکانیش وەک پێویست ڕێز لە دابوونەریتی خەڵکی خۆمان ناگرن، هەراسانیان دەکەن. هەر لەو چەند ڕۆژە گرتە ڤیدیۆیەک بڵاو بۆەوە لە یەکێک لە ناوچە گەشتیاریەکان ژن و پیاوێکی عەرەب بە بەرچاوی خەڵکەوە مامەڵەی نەشیاویانە کرد. خوا توابە ئیترەمە قەدەری ئێمەی کووردە کەوتوینەتە ئەم وڵاتەوە سیاسەت و ئاسایش و ئابوووریەکەی ڕوونە. ئەمەش دۆخی کۆمەڵایەتی مەگەر هەر خوا ڕەحممان پێ بکات.